جامە راپەڕینمان کرد تازە بووماوە خۆی لێ نهاتەوە ڕانە دەپڕ کەسی ڕانە دەپەڕین وە نەگرمنەوە ئەمن بۆ خۆم وا دەڵێم بەڵام خەرچی وەک من وارد هەرێوە راپەڕینمان کرد بۆیمان کرد ئەگەر بۆ خۆت دەزانی کوردستانێکی تازەگە راپەڕین بتمان خەنی بووینەوە بتمانەوە تەواوە بەڕانەکە چی دەستی بەسەدا گیرەوە هیچ فەرقەچینێ لەگە زمانی ناتوانم بڵێم زمانی بەحەس چکەوانە هەر نانمە زمانی بەحەس بەڵام فەرقەشی واشین ناوە بۆ خۆت دەزانی ئازادی نیە ئەلئان لە بەعزە شوێنێکی ناوێرە هەر قسەکی بۆ خۆت ئەمنت و لێ شوێنێک کۆ بوونا ئەلان دەگیرە لە بەعزە شوێنێکی لە بەعزە شوێنێک بەخوا داهاتم دایانگرتی خۆمە کوردین و خۆمە لەسەر مەسرحەتی ئەو میلەتەین و خۆ هیچ زەری کەسمان نییە و کابرا بۆ لێش دەمانێت ئەگە بۆ ئەو میلەتەی نەبێ بۆ ئەو وەزعی نەبێ بۆ ئەو حاڵێکی باش نەبێ خەڵک بۆچی دێتێ ئەمنت و بۆچی کۆ دەبینەوە یعنی مخابراتی دەبینە مخابراتی دەوڵەتان و ئەوە نەهاشە ئەدی سەگبابێمان بۆچی کردو کوردین بە خۆمان دەڵێن کورد خێرە بچین ئەلان چی ببینە مخابراتی دەوڵەتان یان ببینم ئەمە چی نەتا بینە مخابرات ئەوەیە مەسەلە ئەی لەسەرداگرت تۆ چاکی دەمنەوە ڕۆژنامەنووس زمان حاڵی وڵاتە ڕۆژنامەنووس بە غەم و پەژارێ هەموو میلەتەوەیە ناکرێت و زیندانی بکەی ناکرێت زیندانی بکەی و حکمی بدەی باشە کاکە تو ڕۆژنامەنووس زمان حاڵی ئەو حکومەتەیە چۆ دەتوانانی ئەوی بکەی ڕۆژنامەنووس دەسەڵاتت دەڕوخێنێ دەتوانێت بدڕوخێنێ بە کەلیمەی ئەڵڵا ئەتو چۆ دەتوانێت حکومی زیندانی بۆ دەرکەی بۆ 6 ساڵ بۆ 5 ساڵ ناکرێت کاکە سەدام حوسێن دەگوت ئەلام نوسف نەسر واتە ڕاگاندنی وەی سەرکەوتنە باشە دەسەڵاتی کوردین چۆن ئێعتراف بەو قسە ناکەن بەداخەوە لە یادی راپەڕین شاری کۆیە نۆی سێنەوە تو یەکەم کەس بانگوازی راپەڕین کرد ڕۆژنامەنووسەکان ماندوون بەغەم شاری کۆیەوەن بەغەم ئازار و ئێشی ئەو میلەتەنەوە میلەتن بەڵام بەداخەوە لە شێستەکان لە ساڵ شێستەکان چار فندەقیە بووە فندەق سەفین سرود باوازی نارۆک بەڵام بەداخەوە ئێستا وێرانە